لە کەیسی دەمیرتاش تورکیا گوێی بە ئەوروپا نەدا و بڕیاری خۆی سەپاند. دوای 5 ساڵ زیندانیکردن لەسەر ڕەخنەیەکی دووڕستەیی دوێنێ دادگا بڕیاری خۆی سەپاند بەسەر سەلاحەدین دەمیرتاشدا و 3 ساڵ و 6 مانگ سزای زیندانیکردنی بۆ بڕیەوە. بۆ بڕیارە تورکیا گوێی بە داواکاریە چەند بارە و بەردەوامەکانی دادگای مافی مرۆڤی ئەوروپا نەدا و لە بڕیاری خۆی پاشەکشەی نەکرد و بە بەرچاوی هەموو دنیاوە وتی لە تورکیا تەنها تورکیا بڕیار دەدات. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتی گەلان هەدەپە لە چوارچێوەی لێکۆڵینەوەکانی تیرۆر ڕۆژی 4 تشرینی دووەمی ساڵی 2016 دەستگیر کراو. ڕاستەوخۆ گوازرایەوە بۆ گرتوخانەی ئەدەرنا دوێنێ دوای 5 ساڵ لە دەست بەسەرکردنی دەمیرتاش. دادگای باکرکۆ لە ئیستانبول لەسەر کەیسی سوکایەتیکردن بە سەرۆککۆماری تورکیا سزای 3 ساڵ و 6 مانگ مانەوە لە زیندانی بۆ سەلاحەدین دەمیرتاش دەرکرد. لە کاتێکدا کەیسی دەمیرتاش تایبەتە بەلایەنگری لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە یاخود ڕاستتر بڵێین دۆسیەی کەجەکە لە تورکیادا. سزاکەی دەسەڵاتی دادوەری تورکیا بۆ دەمیرتاش لە کاتێکدایە دادگای مافی مرۆڤی ئەوروپا لە 18 تشرینی یەکەمی ساڵی 2016دا داوای دەست بەجێ ئازادکردنی دەمیرتاشی کرد، بەڵام تورکیا گوێی بەم داوای ئەوروپا نەدا و دەمیرتاشی لە زیندان بەبێ هیچ دادگای یەکێشتەوە. بەرلەوەی سزاکەی دەمیرتاش ئاشکرا بکرێت کە لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە بوو تێیدا هەریەک لە خودی دەمیرتاش و پارێزەرەکانیشی ئامادە بوون. داواکاری گشتی تورکیا وتی ساڵێک بەر لە دەستگیرکردنی واتە ساڵی 2015 سەلاحەدین دەمیرتاش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەتاتورک لە گەورە شاری ئەستانبوڵ سوکایەتی با ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆمار و ئەحمەد داود ئۆغڵو سەرۆکوەزیرانی ئەو کاتی تورکیا کردووە و هێرشی توندی کردوتە سەریان. هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتی گەلان هەدەپە ڕۆژی 24 کانونی یەکەمی ساڵی 2015 کاتێک لە رووسیا گەڕایەوە ڕەخنەی لە حکوومەت و شێوازی بەڕێوەبردننی وڵات و سیاسەتی دەرەوەی تورکیا گرت و ڕایگەیان. ڕەجەب تەیب ئەردۆغان و ئەحمەد داود ئۆغڵو هەڵەیان کردووە و تورکیایان تووشی گرژی لەگەڵ رووسیا کردووە. ئێستا وەزیری دەرەوە و سەرۆککۆمار پەلەقاژە دەکەن بۆ ئەوەی بتوانن پەیوەندیەک لەگەڵ رووسیا دروست بکەن. هەرەو کات و دوای هەفتەیەک لە دەستگیرکردنی داواکاری گشتی تورکیا ڕایگەیاند دەمیرتاش سوکایەتی بە سەرۆککۆمار و سەرۆکوەزیران و وەزارەتی دەرەوەی تورکیا کردووە و پێویستە لە پای ئەوەشدا ساڵێک و 2 مانگ بۆ 4 ساڵ و 8 مانگ زیندان بکرێت. دوای بڕیارەکەی دادگا دەمیرتاش سەرسوڕمانی خۆی نیشاندا بۆ سزاکەی وتی من 2 جار خۆم بۆ پۆستی سەرۆککۆماری تورکیا هەڵبژاردووە و لە هیچ کام لەو هەڵبژاردنانە تووشی هیچ گرفتێکی یاسایی نەبوومەتەوە. ئێستا تۆمەتی سوکایەتی بە وڵاتم دەدرێتە پاڵ تەنها لەبەر ئەوەی ڕەخنەم لە سیاسەتی دەرەوە گرتووە. چەندین دۆسی سوکایەتی کردم لەسەر کراوەتەوە تەنها بەهۆی ڕەخنەیەکی دووڕستەیی 2 دۆسی جیاوازیان لەسەر کردومەتەوە. دەمیرتاش دوای دەرکردنی بڕیارەکەی دادگا ڕوبەڕووی دادوەرانی دادگای یەکە بۆ وتی ئەوەی من وتومە تەنها ڕەخنەیە لە حکوومەت، بەڵام ئێستا نیگەرانم لەوەی کەم ڕەخنەم گرتووە و زۆر بە نەرم و نیانیەوە قسەم کردووە. تا ئێستا دادگای مافی مرۆڤی ئەوروپا زیاتر لە 5 جار داوای لە تورکیا کردبوو سەلاحەدین دەمیرتاش ئازاد بکات، بەڵام تورکیا گوێی بەو داواکاریانە نەدا و سوور بوو لەسەر سزادانی دەمیرتاش چونکە هەمیشە دەسەڵاتی باڵادەستی تورکیا دەمیرتاشی بە بۆمبی تەوقیتکرا و ناو دەبردوو. ترسیان لە جوڵە سیاسی و جەماوەریەکانی هەبوو لەو وڵاتەدا. چاودێرانی سیاسی پێیان وابوو دەبێت تورکیا پابەندی داواکاریەکەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا بێت. بەو پێی تورکیا ڕۆژی 18 ئایاری ساڵی 1954 واژۆی لەسەر بەڵێننامەی مافی مرۆڤی ئەوروپا کردووە و خستوێتیە بڕگەی 90 دەستوری وڵاتەکەیەوە. بەو پێش تورکیا دەبێت پابەندی بڕیارەکانی دادگای مافی مرۆڤی ئەوروپا بێت. سزادانی دەمیرتاش و پەرلەمانتار و سەرۆک شارەوانی و لایەنگرانی هەدەپە لە کاتێکدایە تورکیا هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆ داخستن و قەدەغەکردنی کاری سیاسی هەدەپە و ساڵی ڕابردووش ڕێکخراوی بەرگری مافەکانی مرۆڤ هیومان ڕایتس وۆچ لەسەر کەیسی دەمیرتاش و هەوڵەکانی تورکیا بۆ قەدەغەکردن و داخستنی هەدەپە هاتە دەنگوتی دەستگیرکردنی دەمیرتاش و 8 ئەندامی دیکەی هەڵبژێردراوی پارتی دیموکراتی گەلان هەدەپە لە پەرلەمان سەرەتای هێرشێکی بەردەوامی حکوومەتە بۆ سەر ئەو حیزبە و پاشان داخستنی.
وتەبێژی پارتی دیموکراتی گەلان هەدەپەش ئاشکرای دەکات پارتەکەیان ڕوبەڕووی قەسابخانەیەکی سیاسی بۆتەوە و تا ئێستاش 16,490 ئەندامیان لەلایەن هێزەمەنیەکانی تورکیاوە دەستگیر کراون و ئێستا لە زینداندان. لە بەرامبەریشدا وتەبێژی یەکێتی ئەوروپا سەرەتای مانگی ڕابردوو لەبارەی دۆخی هەدەپەوە بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند فشارێکی زۆر کراوەتە سەر هەدەپە و ئەندامەکانی چەندین کەسی هەڵبژێردراویش بۆ شارەوانەکان دەستگیر کراون یان لە پۆستەکانیان لابراون.